بله هر بردوام پیشکشکردنا و برنامه زندگی جدنگ امریکا لواشنطن ده ایریشک موشک و درونان ده لسر چیاین زرگ وزله ل سلیمانیه لهریم کردستانی نه پیشمرگین پارتیا کومله زحمت کشان شورشگری کردستان ایرانی هاتن کشتن و چند کسین دنجی بریندار بون بو بهتر زانیارین امنها ده چند جم سنور کریم پیامنیرا لسلیمانیه سنور چه زانیارین هری داوی درباره و ایریش الجمته هنه بەڵێ سیروانم کاتتان باش وا دیارە هەرێمی کوردستان لە شەوی ڕابردووە شەو ڕۆژێکی قورسی بەڕێکرد بەو پێوەی لەژێر هێرشێکی لەژێر کۆمەڵێک یعنی هێرشی قورسی کۆماری ئیسلامی ئێراندایە وەک دەزانن ئەمڕۆ سەر لە بەیانی بە نزیکەی کاتژمێر 5 بۆ 6 بەیانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی 8 ساروخەوە هێرشی کردە سەر بنکە و بارەکەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان لە نزیک چیاکان یاخود کێوەکانی زڕگوێزەلە بەو هۆیەوە کە لە سەرەتادا دوو پێشمەرگە ببورن یعنی 8 پێشمەرگە و دواتریش بەهۆی سەختی برینەکەیەوە پێشمەرگەیەکی تریش گیانی لەدەستدا لە کۆی گشتیدا 9 پێشمەرگە گیانی لەدەستدا دوو پێشمەرگەش بە وتەی خۆیان بریندارە کە برینی یەکێک لە پێشمەرگەکان سەختە. سیروان دەمەوێت بە ئەبدەیتی تازە ئەبدەیتان بکەم هەر کەمێک بەر لە ئێستا بەداخەوە کە هێرشێکی تر کرایە سەر ناوچەیەک لە شاری سلێمانی بە ناوی ناوچەی تاسلوجە گەڕێکێکە لە گەڕەکەکانی نزیک سلێمانی و باز لەوە دەکرێت کە تا ئێستا ئەلبەتە زەرەر و زیانەکان دیاری نەکراون واتە دیار نین بەڵام هێرش کرایە سەر و ناوچەیە و ئێستا کە من لە ناو لایڤەکەدام واتە ئەو هێرشانە لەسەر هەرێمی کوردستان بەردەوامە. دیارە ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە چاوپێکەوتنمان لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان کردو پێم خۆشە ئێمە و بینەران بە یەکەوە سێری بکەین. بەرەبەیانی ئەمڕۆ ساعتی 5:30 بوو زیاتر لە 8 درۆن و موشک دای لە کەمپی ئۆردوگای ناوەندی زڕگوێزەڵا کە شوێنی بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە کە بەداخەوە لەو ڕووداوەدا 9 کەس لە هاوڕێیانمان شەهید بوون و 2 کەسی دیکەش بریندار بوون کە بەخۆشیەوە بارودۆخی بریندارەکان تایسە پێکەوە قسەکەین باشترە و چارەسەری پێویستیان وەرگرتووە. سنوور دەمێ بزانم ئەوی بینیتان دیار بوو چاوپێکەوتنی بێکێک لە بەرپرسەکانی کۆمەڵی شۆڕژگەرانی زەحمەتکێشانی کوردستان بوو کە ئێمە ئەمڕۆ چاوپێکەوتنمان لەگەڵا کرد. سیروان دۆخەکە بە جۆرێک کەسیارە لە هەرێمی کوردستان پێم خۆشە شتێک بگەڕمەوە کە ئێمە ئەمڕۆ لە کاتی ئەو چاوپێکەوتنەدا لە بارگای یەکێک لەو حیزبانە لە ناو یەکێک لە گەڕەکە دیارەکانی شاری سلێمانی کە درۆن هاتە سەر بارگاکە و بەداخۆی من نەمانتوانی لە ناو بارگاکە چاوپێکەوتنەکە ئەنجام دەین بە ناچاری دوای نیو کاتژمێر چوینە جێگەیەکی تر لەبەر پاراستنی ئەمنی خۆمان و پاراستنی گیانی میوانەکەشمان چوینە شوێنێکی ترکە چاوپێکەوتنەکەمان کرد. باشە سنوور هیچ زانیاریەکیان لەسەر باسی ژمارەی قوربانیانەکانت کرد ژمارەی برینداران و هەروەها ئایا ڕێوڕەسمی ناشتنیان بەڕێوە چووە تا ئێستا؟ بەڵێ بەفراوا دیارە دوای نیوەڕۆ دیسان کۆماری ئیسلامی ئێران هێرشی کردە سەر بارەکەکانی کۆمەڵەم جارێک کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە سوورداش بەهۆی هێرشەکەەوە دوو پێشمەرگەی کۆمەڵە کە پێشمەرگەیەکی ژن و پێشمەرگەیەکی پیاون ئەوانیش بریندارن واتە لە ئێستادا بە هەردوو کۆمەڵەکە 4 بریندار لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانن کە وەکو باسم کرد برین یەکێک لە بریندارەکان سەختە سەبارەت بە کوژراوەکان نۆ کوژراو ئێستا لە پزیشک دادی سلێمانین ئەمڕۆ ئێمە چین سەردانمان کردن بەڵام لەبەر هەلومەرجی ئەمنی جارێ دیار نییە کە مەراسیمی بە خاکسپاردنی ئەو پێشمەرگانە کەی وا چۆن ئەنجام دەدرێت لەبەرەوەکو باسمان کرد ئێستا هەرێمی کوردستان بە گشتی لە دۆخێکی خراپی ئەمنیدایە هێرشەکان وەکو ئێستا کەمێک بەر لە ئێستا باسم کرد تەنیا بۆ سەر بارگای حیزبەکان نییە هێرشێک کرایە سەر گەڕێکی تاسلوجە کە گەڕێکێکی مەدەنی نشینە و هێزەکانی پێشمەرگەی یەکێتی لەوێ بارگایان هەیە بەدەر لەوە ینی مەبەستمەوەی کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ هیچ بنکە و بارگایەکیان نییە. بله سنور کریم پیامنیر لسلیمانی گلک سپاس بو وان زانیاری و آگاهیان.